ناوم نییە. بسم الله الرحمن الرحیم. دووبارە گەڕاینەوە بۆ وڵاتان بە ئەنجامدانی نەشتەرگەری بڕینی گەدە بۆ نەخۆشە تیمی بڕینی گەدە نەخۆشخانەی مەهرەبانی. ئەو نەخۆشە وەزنی 190 کیلۆیە و پێوەری وەزنەکەشی 55 کە نابێت لە 35 زیاتربی. ئەمە گە 35 زیاتربی نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەین و خاصەنگە چل بەسەرەوەبی بە بێ مشکلێش هە دەبی بکرێت 35 بەسەرەوە لەگەڵ زەخت و سوکەریە دەبی بکرێت. ئێستا ما گەدەکەمان واسە برسە بەسپی دەکەین لە چاورەکە لێ دەکەینەوە بۆی ئامادەکاری بکەین بۆ بڕینی گەدەکە کە زیاتر لە 150 دەبڕین 160 جاروە دەبڕین تا دەگات 165 لەوانەیە 70 المهم حسب وەزنەکەی و حسب گەوری قەبارەی گەدەکەیە. دوای کە سپیمان کرد دێین دەبڕین بەکارهێنانی ستاپلەری ئەو قرتەکان کە بدەرێن کۆڤیدۆن. ئینشاءڵڵا نەشتەرگەریکی جوانی بۆ ئەنجام دەدەین و ئەو نەخۆشە زۆر سوودمەند دەبێت لەو نەشتەرگەریە. بەردەوامین لەگەڵتان بۆ ئەنجامدانی نەشتەرگەری بڕینی گەدە لە نەخۆشخانەی مەهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی